الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لەخوای گەورە و میهرەبان نوێژ و ڕۆژوو عیبادەت لە هەموو لایەکمان قبول کات، ئەم دانیشتنە ئەم عیبادەتانە بکاتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان. پێم خۆش و بە کورتی باسی سەحابەیەک بکەین ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، لەو سەحابانەی لەو بەختەوەرانەی کە بەهەشتی خوای پەروەردگاری بۆ خۆی مسۆگەر کرد. با ئێمەش چاو لەوان بکەین، خوای گەورە فەزڵی بەوان داوە. ئەگەر ئێمەش لە خوا بترسین، خوای گەورە فەزڵ بە ئێمەش دەبەخشێ. بەهەشت تەنها بۆ پێغەمبەران نییە سەلامی خوایە لەسەر بێ، بەهەشت تەنها بۆ سەحابە نییە، بەهەشت تەنها بۆ تابعین نییە، بەڵکو بۆ ئەو کەسانەیە کە لە دنیادا خوا بناسن. ئەو سەحابە خۆشەویستە یەکێکە لە حەفتا شەهیدەکەی غەزای ئوحود، ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. هەر کاتێ لە لای پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم باسی شەهیدەکانی غەزای ئوحود بکرایە کە ژمارەیان حەفتا نەفەر بوو، پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خۆزگایە منیش لەگەڵ ئەواندا بکوژرامایە، خۆزگایە منیش لەگەڵ ئەواندا بکوژرامایە، چونکە خوای گەورە فەزڵێکی زۆر تایبەتی بەواندا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. یەکێک لەو سەحابانە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرامە، یەکێک لە حەفتا شەهیدەکە کە باوکی ئیمامی جابری کوڕی عەبدوڵڵایە کە سەحابەیەکی بەناوبانگە و حەدیثی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ڕیوایەت کردووە. ئیمامی جابری کوڕی دەفەرمێت عەبدوڵڵای باوکم ڕەزای خوای پەروەردگاری لێبێ بانگی کردم، وتی کوڕەکەم من وا دەبینم ئەم جارە لە غەزای ئوحودا من دەکوژرێم، وا دەبینم کە یەکەم کەسێ دەکوژرێم منم. خەوی بینیوە، شتی بینیوە، یا خوای گەورە خسوێتە ناو دڵیەوە. بۆیە کوڕەکەم من بەخوا کەسێکم نییە لە تۆ خۆشەویستتر بێت، ئەی جابر تۆ خۆشەویستترین کەسی لای من دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکەم لە مرۆڤەکانە پێغەمبەری خوام خۆشەویست صلی الله علیه وسلم، دووەم تۆ. من وا دەبینم گومانم وایە کە من ئەم جارە دەکوژرێم نایەمەوە، لە پێناو خوادا شەهیدە بم، بۆیە من ئاگادارت دەکەمەوە کوڕەکەم قەرزم لەسەرە قەرزەکەم بۆ بدەرەوە، فڵان و فڵان و فڵان قەرزیان لای منە قەرزەکانم بۆ بدەرەوە. مەرج نییە کەسێ قەرزار بێ خراپ بێ، ئەوانە خراپن کە قەرزیان لایە و نایدەنەوە بە خاوەنەکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە کەسێک قەرز بکە نێتی ئەوەی هەبێ بڵێ بەخوا لە دڵی خۆیان دەڵێ پارەکەت نادەمەوە، قەرزی لێ ئەکا ئەڵێ ئەدەمەوە، بەڵام دوای پارەکەی دەخوات. دەفەرمێ لەقی الله ساریقا، لە ڕۆژی قیامەتە ئەو ئینسانە دەگاتە خزمەتی خوای گەورە، خوای گەورە حسابی دزی بۆکە. بۆچی؟ لەبەر ئەوەی نێتی نەبوو کە پارەکەی کەس ئەو کەسە بداتەوە، هەر یەکەم دەقە نێتی وا بۆ کە بیخوات، بۆیە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە حسابی دزی بۆکە. بەڵام ئەو کەسانەی نێتی دانەوەیان هەبێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بۆیان دەداتەوە ئینشاءالله، بۆکو لە حەدیث هاتووە. بۆیە فەرمووی ئامۆژگاری من بۆ تۆ ئەوەیە کوڕەکەم ئەی جابر، یەکەم شتێ قەرزەکانم بۆ بدەیتەوە، دووەم شت ئاگات لە خوشکەکانت بێ، ئامۆژگاری خێریان بکە، لەگەڵیانە باش بە، بابێ باوکیان پێوە دیار نەبێ، ڕێزیان لێ بگرە. بەڵێ دەفەرمێت سەحابەکان دەفەرمون ئێمە ڕۆشتین ئەوەی کە بینیمانی یەکەم کەسێکە کوژرا بوو ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام بوو. چۆن خۆی پێشبینی کرد ئاوا یەکەم کەسێک لە پێناو خوادا لە غەزای ئوحودا شەهیدە بێت. ئەو غەزایی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاواتی دەخواست خۆشی لەگەڵ ئەوانە بکوژرای و شەهید بووایە. بەڵێ کاتێک ئیمامی عەبدوڵڵای کوڕی حەرام ڕەزای خوای پەروەردگاری لێبێ شەهیدە بێ، لە پێناو خوادا دەکوژرێ، ڕۆحی پاکی بەختەکە لە پێناو خوادا. ئەوانە پێشەوای ئێمن، ئەوانە قدوە و پێشەنگی ئێمن،
ئەوانە مامۆستای ئێمن ئەگەر ئێمە شوێنی ئەوان بکەوین بەختەوەر دەبین دڵخۆش دەبین ئەگەر شوێنی ئەوان بکەوین خوا بەهەشت بە ئێمەش دەبەخشێت چونکە خوای گەورە وعدی داوە والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا أو شويني الصحابة بكوي خواهي قروا وعدي داوة لراضي أبي أشي خاتب هشتوا شويني صحابة بكوي نك شويني قاو رجولك بلا إمامي عبد الله الرزاي خواهي پرودگاری لبي شهيد بو لقلها وريكاني دا إمامي جابر دا فرميت كاتك باوكم كجرا وشهيد كرا لغزاي أحدا بيغمري خواه بيام قيش صلى الله عليه وسلم فرمي أي جابر بوا بيتعقتي بوا خنباري وتم الله بيغمري خواه صلى الله عليه وسلم خود أزاني باوكم قرزكي زوري جي الله كومالي خوشكي بسر منا جي الله وبيقمان أم مسؤولياتي قرصة بيباوكيش زور قرصة ئەوانەی کە باوکیان هەیە نازانن چەندێ قورسە بێدایکی قورسە ئەوانەی کە دایکیان مردووە دەزانن چەندێ قورسە بۆیە هەتا باوکت ماوە هەتا دایکت ماوە ڕێزی لێ بگرە چەند کەسمان تێیە چەندەها ساڵە نەمانوتۆ باوە چونکە باوکمان نییە چەندەها ساڵە نەمانوتۆ دایە دایکمان نییە ئەوانەمان کە دایکمان نییە مەگە بە مناڵەکانی خۆمان بڵین باوە بۆیە ڕێزیان بگرن باوک مردن کارەساتێکی قورسە بەڵێ دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی جابر بۆ بێتاقەتی وتم باوکم شەهید بوو کۆمەڵێک قەرز و کۆمەڵێک خوشک و ئەوانەی بەسەر منەوە جێڵا بێگومان ناڕەحەتێکی گەورەیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئایا هەواڵت پێ بدەم باوکی تۆ عەبدوڵای کوڕی عەمری کوڕی حەرام لە دوای مردنی چۆن گەیشتە خزمەتی خوای پەروەردگار لە دوای شەهیدکردنی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم پێت بڵێم ئەویش فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵم خۆش کە بزانم باوکم چۆن گەیشتە خزمەتی خوای گەورە دوای شەهیدکردنی ڕەزای خوای پەروەردگاری دەبێت پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم خوای گەورە لەگەڵ هیچ کەسێکا قسەی نەکردووە بەبێ پەردە واتە شتێک بربەستێک هەبوو لە نێوان ئەو ئینسانێک کە قسە دەکات لەگەڵ خوای گەورەدا یاخود خوای گەورە قسەی کردووە لەگەڵ موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ بەڵام بربەستێک هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجە خوای گەورەی نەبینی خلافی تێدایە بەڵام نەیبینی بەخەو بینوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە لەگەڵ هەر کەسێکا قسەی کردبێ گفتوگۆی کردبێ ئیلا بربەستێک پەردەیەک هەبووە ئەو ئینسانە نەیتوانێت خوای گەورە ببینێ بەڵام لەگەڵ عەبدوڵای باوکی تۆدا بەبێ پەردە قسەی کرد دوای شەهیدکردنی خوای گەورەی بینی طبعا خەڵک لە بەهەشتا خوای گەورە دەبینێ بەڵام ئەم دوای شەهیدبوونی خوای گەورەی بینی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بەبێ پەردە بەبێ بربەست لەگەڵ باوکی تۆدا کە عەبدوڵایە قسەی کرد خوای گەورە فەرمووی ئەی عەبدوڵا ئەی عەبدەکەی من چی ئاواتێکت هەیە پێم بڵێ تەمەنای چی ئەەکەی ئاواتی چی دەخوازی ئاواتی چی دەخوازی بگەڕێتەوە بۆ دنیا دەوڵەمەند بێ ناوەڵڵا ئاواتی چی دەخوازێ فەرمووی ئەی خوای پەروەردگار یەک ئاواتێکم هەیە تەمەنا یەک شتێک دەکەم زیندوم کەیتەوە بگەڕێمە بۆ دنیا جارێکی تر لە پێناو تۆدا بخوژرێمەوە ئەو ئاواتی منە ئاواتم ئەوەیە دووبارە لە پێناو تۆدا بکوژرێمەوە خوای گیان ئەگەر ئینسان لەگەڵ خوادا ڕازگۆ بێ خۆشەویستی بۆ خوا هەبێ ماندوو نابێت لە عیبادەت و خواپەرستی پێی خۆشە دەیەها و سەتەها جار لە پێناو خوادا بڕۆحی خۆی بەخت کە چونکە خۆشەویستی بۆ خوایە چونکە خوای گەورەی خۆش دەوێ بۆیە خوای گیان من ئاواتم ئەوەیە کە بگەڕێمە بۆ دنیا لە پێناو تۆدا جارێکی تریش بکوژرێمەوە چونکە زانی خوا چەندێ ڕێزی لێگرتووە خوای گەورە فەرمووی ئەوە من وعدێکە داوەمە هیچ کەسێ ناگەڕێنمە بۆ دنیا دەفەرمی خوای گیان بە خەڵکی ڕابگەێنە کە خوای گەورە چی بە نیعمەتێکی بە ئێمە بەخشیوە ئەمجا خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە لەسەر داواکاری ئەو سەحابە بەڕێزە
فرمي ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون وأتاني كباسك على سورة آل عمران خواهي قرد فرمي وحساب نكن أوانيك اللي بيناو خوادا دكوجرين شهيدة بن أوانا مردون أوانا زيندون لا خواهي قورا رزق روزيان بيدا دريه بله خواهي قورا ريز اللي أقري أما كرامتك أبو الصحابة أو كسي بالريز بيدا قل خوادا ريزي بيامي خواه بقريه ريزي ديني خواه بقريه خواهي قورا بالريزي دكال لناو قورا كيش دا بالريزي دكال لناو قيامتشا بالريزي دكال بوي ايوش لاني خواه بقرن بالا روشي قيامتا ببينيني أمانا شهاد بيني ايما زۆر پێویستمان بەمانەیە زۆر پێویستمان بە ژیانی ئەمانەی بۆی بزانین چۆن بۆ خوا ژیان چۆن لە پێناو خوادا کوژران کەواتە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەبێ ئەوانە بەڕاستی نمونەی پێشەوا و قدوەن بۆ ئێمە بەڵێ ئیمامی جابر دەفەرمێ باوکمیان هێنا بە جەنازەیی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ ناشرین کرابوو چۆن دەڵێ لوت و گوێ ئەمانەی بەڕابوو کافرەکان تەشویهیان کردبوو هەندێک شوێنیان لێ بڕی بوو لە لێ وەکو لێ و چۆن دەڵێ لوت و لێ و گوێ و ئەمانە بڕی بوویان دواوێ کە کوشتویانە یعنی جەنازەکانیشان دەستکاری کردووە پەنا بەخوای گەورە کافرەکان و بێباوەڕەکان دەفەرمێ ڕۆشتم بۆی دەموچاوی هەڵدەمەوە قومێک جەماعەتێک لە سەحابەکان نەیان هێڵا چونکە بەڕاستی کارەساتە تۆ باوکت کوژرا بێ دەموچاوی شێوێنرا بێت گوێی بڕابێ لوتی بڕابێ کارەساتە دوو جار ناخۆشە بۆ یەوتیان شتی وا مەکە با باوکت نەبینی بەو شێوەیە ڕەزا و ڕەحمەتی خوای دەوێت لە پێناو خوادا ئاوا ڕۆحی خۆیان لاشەی خۆیان هەمووی بەختەکەن ئێمە چیمان کردو بۆ قیامەتی خۆمان با هەوڵێکی باشتر بۆ قیامەتی خۆمان بدەین پێویستمان بەوەیە ڕەزامەندی خوا بەدەست بخۆمان بهێنین پێویستمان بەوەیە لە ڕۆژی قیامەتا بگەینە خزمەتی خوای پەروەردگار ببینین شاد بین پێویستمان بۆی بگەین بە خزمەتی پێغەمبەران و سەحابە و تابعین ڕەزا و ڕەحمەت و سەلامی خۆیان لەسەر بێ بۆیە ئینشاءڵڵا پێویستە ئاگاداری خۆمان بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی باوکی تۆ کە عەبدوڵڵایە بەردەوام مەلایکەی خوا سێبەری بۆ کرد بۆ ئەوەی لاشەکەی تێک نەچێ بۆی خۆر لێی نەدا چونکە لە دنیادا خوای ناسی ئەبێ لاشەکەیشی بەڕێز بێت خوا لاشەکەیشی دەپارێزێت بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئێوە بۆی بگرین یا بۆی نەگرین مەلایکەی خوا حتاکو ئێوە ناشتان سێبەری بۆ جەنازەکەی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام کە ڕەزای خوای پەروەردگاری لێبێت بەڵێ لە پێناو خوادا ڕۆحی خۆی بەخشی ڕۆحی خۆی بەخت کرد بەڵام بە سەربەرزی قەدەری خوای گەورە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمر لەگەڵ هەموو ئەو حەفتا نەفەرە کە شەهید کران ڕەزای خوای لێبێ لە شوێنی خۆیان هەرە و شوێنێک کە کوژران و شەهید کران نێژران دوای 46 ساڵ لە ڕوایەتێکە فەرمێت 45 یا 46 ساڵ 46 ساڵ تەمەنێک لافاوێکی زۆر بە قووەت و بەهێزات قەدەری خوا وابوو جەنازەکانی ئەو سەحابانە دەرکەوتن هەندێکیان دای لەو شوێنە بەهۆی ئەو لافاوە جەنازەکان دەرکەوتن ئەوانەی کە شەهید کرابوون دەرکەوتن بەشێک لە لاشەیان دەرکەوت بەڵێ ئەوەی کە چوو بێ بۆ حەج و عومرە شوێنەکەیان دەزانی هەموویان بە یەک و نێژراوە ئیلا چەند گۆڕێکی تایبەت نەبێ کە ئیمامی حەمزە و ئیمامی عەبدوڵڵای کوڕی جەحش و ئانەیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگارێ لەبێ هەموو گۆڕەکان پێکەوەیە هەمووی پێکەوە نێژراوە گۆڕی جەماعیە بەڵام خۆشبەختن بەختەوەرن بەڵێ دەفەرمێت کاتێک کە ئەم لافاوە بەهێزە هات لاشەکانیانی دەرخست سەحابەکان و تابعینەکان و خواناسان ئیمامی جابریش هێشتا کە باوکی شەهید کراوە هێشتا ماوە وەفاتی نەکردووە ئەفەرمێ ڕۆشتین لەگەڵ خزمەکانماندا بۆ ئەوی جەنازەکان دەرکەین و لە شوێنێک ترا بینێژن ئێستا ئەو شوێنی کە جەنازەکانی تێدایە نێژراوە ئەوە شوێنی دووەمیانە شوێنی یەکەمیان لەو دی و جەبەلەکە و لەو دی و شاخ جەبەل ڕووماتەوەیە کاتێک کە ئەو کێوی تیرهاوێژەکان کە ڕووەکەیتە مەدینە لە پێشەوە خۆی لێوان نێژرابوون بەڵام ئێستا لە پشتەوەیە ئەوەی کە بینی بێتی شەڵا دەزانێت چۆنە بەڵێ دەفەرمێت تەماشام کرد لەگەڵ ئیمامی عەمری کوڕی جوموحدا
کە خوشکی ئیمامی عەبدوڵڵای لابوو، واتە پووری جابری لابوو. ئەم ئیمامی عەمرە زاوای ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرامە کە خوای گەورەی بینی. ئەفەرمێ جەنازەکانیان بەیەکەوە بوو، چونکە زۆر بەرادەری یەک بوون، زۆر بەینیان خۆش بوو. دەفەرمێ وەڵڵاهی جەنازەکەی هەردووکیانم بینی بەیەکەوە بوون، سوێن بەخوا وا دەزانی خەوتونە دوای 46 ساڵ. ئەو جەنازانە وەڵڵاهی ئەڵێ کە دەرمانە کرد هەمووی خوێنی لێ ڕۆشت، ئەو تازە کوژراون. خوای گەورە کەسانێک دەپارێزێ سەرکەوتوو دەکا لە دنیادا هەم لە قیامەت مادەم کەسانێک بن ڕوو لە خوا بن. بۆیە سەربەرزی و سەرفرازی تەنها لەوەدا ئینسان خوا بناسێ. بۆیە ڕێگای خوا بەرمەدەن، دوای ڕەمەزانیش خواناس بن، ئەهلی تەقوا بن، ئەهلی عیبادەت و خواپەرستی بن. بۆی لە ڕۆژی قیامەتە بە ئیزنی خوا خوای گەورە دڵخۆشت کە، خوای گەورە سوکایەتیت پێ نەکا بەهۆی تاوانەکانتەوە نەخاتە ناو ئاگری دۆزەخەوە. چونکە خوای گەورە دەفەرمێ ربنا إنك من تدخل النار فقد أخزيته. أو يبروا ناو أجرو خواي جورا زليل وسرشور ورسواي كردو تواو أو جورتين سكايتي كإنسان بروا ناو أجروا خوا بأجر لوتي دشمنان يخوي دشكنت كواتا أجداري خود با خوا بناسا رجاي خوا بقدر أمريكا باس ما كرب بكرتيك أو يا كابراي بريزن أجداري خود با أما أنا خوا رزي ليان قد بهوي أو نوك كوري فلان كسر رێزی لیان کرد نەک لەبەر ئەوەی فڵان عەشرەتن، نەک لەبەر ئەوەی عەرەبن، نەک لەبەر تەنها لەبەر تەقواکەیان، تەنها لەبەر ئەوەی خواناز بوون، تەنها لەبەر ئەوەی ڕێگای خۆیان گرتبوو، تەنها لەبەر ئەوەی کە ڕازگۆ بوون لەگەڵ خوادا. خوای گەورە سەربەرزیانی کرد لە دنیا و هەم لە قیامەتیش. تۆش بە هەمان شێوە لەگەڵ خوادا ڕازگۆ بووە، هەم لە دنیا و هەم لە قیامەت بەشی تۆ سەربەرزی و سەرفرازی ئینشاءڵڵا. داواکەم لە خوای گەورە میهرەبان لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە کۆمان کاتوە لە بەهەشتا. خوای گیان داوات لێکەین لەسەر ڕێبازی سەحابە و سونەت بمانژێنەوە بمانمرێنە. خوای گیان هیدایەتی گەنجەکانمان بدە، پیرەکانمان ئاخر خێرکە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە. خوای گیان ئێستا ئاوا چۆن ئێمەت کۆ کردەوە لە بەهەشتی شاوا کۆمان بکەرەوە. خوای گیان لە بینینی ذاتی خۆت بێبەشمان نەکە یا رب العالمین. خوای گیان ئێمە ئاواتمان ئەوەیە بگەین بە خزمەتی تۆ. خوای لە بینینی خۆت لە بەهەشتی خۆت لە ڕەزامەندی خۆت بێبەشمان نەکەی ئێمەی گونەهبار احتیاجین فەقیرین داماوین پێویستمان بە تۆی، تۆ دەوڵەمەند و سەخیت. خوای بە دەوڵەمەندی و سەخیەتی و ڕەحمی خۆت بەهەشتمان پێ بەخشی، لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، ئەم مانگە بکەیتە کەفارەتی گوناها زۆرەکانمان. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.